دوای 5 ڕۆژ لە گەڕان بە دوای تەرمەکەیدا ئێوارەی ئەمڕۆ تەرمی گەنجە خنکاوەکەی ناحی پێباز دۆزرایەوە. کەیوان عەلی گەنجێکی 27 ساڵی دانیشتووی ناحی پێبازی سەر بە قەزای کەلارە و ئێوارەی ڕۆژی یەکشەممە لەگەڵ چەند هاوڕێیەکی بە مەبەستی مەلەکردن ڕوو لە ڕووباری سیروان دەکەن. لە کاتی پەڕینەوە لە ڕووبارەکە بەهۆی زیادبوونی ئاوەکەوە کەیوان توانای مەلەکردنی نامێنێت و دەخنکێت. پاش گەڕانێکی زۆر بە دوای تەرمەکەیدا ئێوارەی ئەمڕۆ و لە نزیک گوندی چاڵەڕاش تەرمی کەیوان دۆزرایەوە. وڵای ئەمە خۆتان نەزانن وەکو ماڵی ئێوەش ئاوا بێ چەند ڕۆژێکە لەگەڵمانە ماندوو بوون دەستخۆشیان لێەکەین و دەستخۆشی لە جەماوەری گەرمیان بە تایبەتی هەم باوەنور هەم کەلار هەم دام و دەستگاکانی حکوومەت هێرمی کوردستان بە تیمی غەوازی گەرمیان و بە ئیدارەی گەرمیانەوە بە هەموو چین و توێژەکانەوە ماڵیان ئاوا بێ دەستخۆشیان لێخین کە هاوکارمان بوون لە دۆزینەوەی تەرمی جوانەمەرگ کەیوان عەلی ئامۆزامان و ئێستا تەرمەکەیمان دۆزیەوە لە لای تازەدێ لە نزیک تازەدێ بینی تازەدێ و چاڵەڕەشە. سوپاس بەخوای گەورە کە تەرمەکەیمان دۆزیەوە و کەوتەوە دەستمانە ئێستا لە توعادلی کەلارین و توێکاری یاسایی بۆ کرێت و دوایەوە بەڕێکرێ بۆ گۆڕستانی باوەنور. کەسوکارەکەی کەیوان و بەشێکی زۆر لە دانیشتوانی ناحیەکە و قەزای کەلار و دەوروبەری بە درێژایی ڕووباری سیروان سەرقاڵی گەڕان بوون بە دوای تەرمەکەیدا. زۆری و خێرایی ئاوەکە و بوونی گۆماوێکی زۆر بەهۆی کاری حەفارە و غەسالەکانی سەر ڕووبارەکە کاری دۆزینەوەی تەرمەکەی قورستر کردبوو. 4 ڕۆژە بە دوای ئەم تەرمە ئەگەڕێن دیارە بە چەند تیمی بەشدار بووین لە ماوەی 2 ڕۆژی ڕابردووش تیمەکانی باوشاسوارش لەگەڵمان بەشدار بوون. ئەمڕۆ جەنازەکە دیارە لە دوای 90 سەعات سەری هەڵدا لە گوندی چاڵەڕەش ئێمەش توانیمان بچین سەر ڕووداوەکە و هێنامان بۆ پزیشکی دادوەری گەرمیان. دیارە ئەم تەرمە کەوتوتە ناوڕاستی سیروان لە هەمان کاتەمەلەوان بۆ شوێنەکە سەخت بۆ بە کەسوکاریم ئاگادار کردو ئەم خنکاوە کە ئەگەر ئاوبردی ماوەی 90 کاتژمێری ئەوێت تا سەر هەڵبدا. دیارە 90 کاتژمێرەکەش هەر دوای 90 کاتژمێرەکە سەری هەڵدا و خۆشبەختانە دیارە کەسانی دۆست و ئەحباب گەشتنە سەر ڕووداوەکە و ئاگاداریان کردنەوە ئێمەش توانیمان ئەو تەرمە دەربێنین. ساڵانە و لە وەرزی هاویندا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و گەنجان بە تایبەتی ڕوو لە ڕووباری سیروان دەکەن بۆ مەلەکردن. بەهۆی تێکچوونی ڕێڕەوی ئاوەکە و کاری نایاسایی غەسالەکانی سەر ڕووبارەکە مەترسیەکی زۆر لەسەر ژیانی ئەو کەسانە دروست دەبێت لە کاتی مەلەکردنیان و لە ئەگەری خنکانیشیان لە نێو ئاوەکە دۆزینەوەی تەرمەکانیان کارێکی ئەستەم دەبێت. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.